بە سەدان پاڵاوگە لە هەموو کوردستان هەیە. ئەو پاڵاوگانش لە ڕۆژانێکدان دراینەکەوە بازاڕەکانی کوردستان پێویستیان پێ بووە، بەڵام مەرجەکانیان لەسەر جێبەجێ کراوە. بەداخەوە لە ماوەی با بڵێن لە پارەوە تاکو ئەم ساڵیش هەز بە بۆنێکی ناخۆش کرا کە چەند پاڵاوگەیەک پابەند نەبوون بە ڕێنماییەکانی ژینگە، هەروەها چەند مەوادێکیان بەکاردەهێنا کە دەبووە هۆی دروستبوونی بۆن و بەرامێکی ناخۆش بەسەر هاوڵاتیانی شاردا بڵاو دەبووە. ئەو پاڵاوگانە مۆڵەتیان نییە، بەڵام لەبەر پێویستی بازار وەکو ئاماژەم پێکرد ڕێگایان پێدراوە. هەر پاڵاوگەیش کە ئێمە دامان خستووە ئەگەر بێت و لە ژینگەوە پژگیری بینیتن کەوا پابەندی ڕێنماییەکان بووە، کەوا ڕێنماییەکانی ئەوانی جێبەجێ کردووە و هیچ کێشەیەک نییە. کێشەکەی ئێمە لەگەر ئەو پاڵاوگانە ئەوەیەکەوە ئەو بۆنە بڵاو دەبێتەوە. بە هەموو شێوەیەکیش هەوڵ دەدەین کەوا ئەو بۆنە بنبڕ بکەین. تاکو ئێستا 57 شوێنمان داخستووە و هەڵگرتووە بۆ بنبڕکردنی ئەو بۆنە. ئەو بۆنەش تا ڕادەیەکی باش کەم بۆیتەوە، بەڵام ئەوەی ماوە هەستی پێ دەکرێت بە دڵنیایەوە بۆنی مۆلیدا ئەهلیەکانیشە.